دوا بە دوای دەست بە سەرداگرتنی ئەفغانستان لەلایەن تالیبانەوە حکومەتە نوێکە لەلایەن زۆر وڵاتەوە دانی پێدا نەنراوە بۆ هۆکارەش ئەو وڵاتانی کۆمەکی مادی ئەفغانستانیان دەکرد کە ملیارەها دۆلار بووە وەستاندویانە. ئێستا وڵاتەکە لە بەردەم قەیرانی خۆراک و گرانی و کەوتنەوەی برسێتیدان. تاکەشت دەمانەوەی کارکردن و دامپێدانانە بە ئەفغانستان بە شێوەیەکی فەرمی لەلایەن وڵاتانەوە تاوەکو خەڵکەکەمان هەست بە ئارامی بکات وەڕزگاری بێت لەو نەهامەتی و قەیرانانە. دوای ڕووخانی ئەو حکومەتەی کە ئەفغانستانی بەڕێوە ئەبد و خۆر ئاوا پشتگیری لێدەکردن کۆمەکی وڵاتان بۆ ئەفغانستان وەستاوە کە لە ڕووی ئابووریە وڵاتەکە پشتی پێبەستووە. پێشتریش بەهۆی کەشوهەواوە وڵاتەکە ڕوبەرووی کەمی خۆراک و هەژاری بۆتەوە. خەڵکی ئەو وڵاتەش چاوەڕوانی گۆڕانکاریە کرد. پێویستە حکوومەت ئاسایش و کارمان بۆ دابین بکات. خەڵک لە بێکاری و برسەتیدا زەحمەت دەکێشن. نرخی خۆراک زۆر گران بووە. ئەوانە هۆکارن کە خەڵک تووشی هەژاری ببنەوە دووبارە. پارە بلۆکراوەکانی ئەفغانستان بەهۆی شەڕی توونڕەوە ئیسلامیەکانەوە بوو. زۆرێک لە وڵاتانیش ڕەدیان کردوێتەوە دان بە حکومەتەکەی تالیباندا بنێن کە ماوەیەک لەوبەر گروپێکی هەڵگەراوی جیهادی بوون و شەڕی هێزە بیانی و هاوپەیمانەکانیان کردووە. لە سەردەمی حکومەتی ڕابردوو ئەفغانستانیش کەمی خۆراک و برسێتی و هەژاری 14 ملیۆن کەس بووە. نەتەوەی گرتوەکان هۆشداری دەدات کە نیوەی زیاتری دانیشتوانی وڵاتەکە کە 39 ملیۆنە ڕوبەڕووی برسێتی دەبنەوە کە منداڵانیشیان لە نێودایە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.